بەڵێنمان پێداون کە ئێمە بەردەوام دەبین لە هەوڵدان بۆ دابینکردنی ئاسایشی ئاو بۆ هەوڵەتانی هەرێمی کوردستان و ئێمە پێمان وایە تاکە ڕێگە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەوەی کە ئێمە بەنداوی پێویست دروست بکەین و پۆندی پێویست دروست بکەین و ئێمە لە ئەنجومەنی باڵای لەگەڵ هاتنی وەرزی درێنە و درێوکردنی گەنم و بەرووبوومەکانیان ساڵانە جوتیاران لە وەرگرتنی گەنم لە سایلۆکان چەندین کێشەیان بۆ دروست دەبێت و دەرخەمە لە ئازگاندنی داوای جوتیاران و چارەسەرکردنی کێشەکانیان پێنجی شەشە ئەڵێن یەکی شەشە کرێت و هێشتا نەکراوەتەوە ئەم گەنمەکە وەرەگیرێت لە بڕیار وا بووە لە یەکی شەشی ئەم مانگەوە سایلۆی ناحی سیروان گەنمی جوتیاران وەربگرێت بەڵام بەوەی نەگەشتنی جوتیارانش لەلایەکی دیکەوە ئەوەیە سایلۆی ناحی سیروان گوازراوەتەوە بۆ گوندێک لە نزیک گەڵەبجە و لە ڕێگەی پەنکەریشەوە کە توانای وەرگرتنی 30,000 تەن گەنمی هەیە و تەنها گەنمی جوتیارانی سنووری پارێزگای ئەڵەبجەش لەو سایلۆیە وەردەگیرێت. ساڵانە جوتیارانی کوردستان لە کاتی وەرگرتنی گەنمەکانیان لە سایلۆکان تووشی دەیان کێشە و گرفت دەبنەوە تا ئێستاش ژمارەیەکی زۆر لە جوتیاران پارەی گەنمی ساڵەکانی 2014 و 2015 وەرنەگرتووە و لای حکوومەتی بەغدایە بۆیە بەشێک لەو جوتیارانە داوا دەکەن حکوومەتی هەرێم کار بکات و لە ڕێگەی هەوڵەکانیەوە فشار دروست بکات بۆ ناردنی پارەی گەنمی جوتیاران لەلایەن بەغداوە.